بەڵێ سڵاوتان لێبێتن ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە جیهانی ئیسلامیدا کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامانە درود و سەلامی خوای لەسەر بێتن لە قەزای ڕەواندوزی هاوشێوەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی جیهانی ئیسلامی ئەم یادە بەرز و پیرۆز ڕائەگیرێتن لێرە لە ڕەواندۆز مسلمانان گەورە و بچووک زانایان هەمویان هاتوون لە مزگەوت کۆبوونەتەوە وەک لە دیمەنەکاندا دیارە لە ئێستادا مسلمانانێکی بەرچاو لە قەزا ڕەواندوز هاتوونەتە یەکێک لە مزگەوتەکان کۆبوونەتەوە ئەم یادە بەرز و پیرۆز ڕائەگرن بە سرودی ئاینی لە ئێستادا سرودی ئاینی ئەوترێتەوە هەروەها وتاری مامۆستایان ئەوترێتەوە مسلمانان هەمویان ئەم یادە بەرز و پیرۆز ڕائەگرن کە پێغەمبەری پێشەوامان درود و سەلامی خوای لەسەر بێتن تیایدا هاتە دنیا و ڕۆشنایی بۆ جیهانی ئیسلامی بۆ جیهان هێناوە تاریکی کە باڵی بەسەر جیهاندا کێشا بوو بەهۆی هاتنی پێغەمبەری پێشەوامان ئەم تاریچە ڕەوێنرایەوە. من بۆ زانیاری زیاتر قسەکردن لەسەر ئەو بابەتە لەگەڵ مامۆستا کۆسرە ئەکەم. مامۆستا سڵاوتان لێبێتە نەگەر وتەی خۆتمان پێشکەش پێی لەسەر یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بخير بين دەستخۆشیم هەیە لە بۆ جەنابتان کە لەم ڕۆژە مبارەکە لەم ڕۆژە گەورەیە ئیهتیمام ئەدەن بەو ڕۆژە گەورەی چونکە کەسێک ئیهتیمام بدا بە پێغەمبەرەکەی ئەوە علامەتی وەفایە لە بۆ پێغەمبەرە نازاری صلی الله عليه وسلم چونکە خوای گەورە فەرمێ وأما بنعمة ربك فحدث ئێوە نعمەتەکانی خوای گەورە باز بکەن جا باسکردنەکەی بە هەر شێوازێبی لە شێوازەکەن. ئەمڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەریە صلی الله عليه وسلم یادی لەدایکبوونی زاتە چییە کەوا تاریخ زاتی ئەوە بەخۆیەوە نابینێتەوە یادی لەدایکبوونی کەسە چییە کە خوای گەورە وەسفی کردووە فەرمی وەڕەفەعنا لەکە ذیکرەک زیکری تۆمان بەرز کردوێتەوە. یادی لەدایکبوونی کەسێک چییە کە پێغەمبەرەکانی تر ئەگەر خوای گەورە وەسفیان بکە بە سیفەتێک لە سیفەتەکان وەسفیانەکە بەڵام کاتێ وەسفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئەفەرمی وإنك لعلى خلق عظيم يعني تۆ لە هەموو ئەخلاقەکان لەسەرەوەی لە لوتکەی ئاخری ئەخلاقە بەرزەکانی يعني بۆیە بەعزی لە زانە فەرمیانە گەورەی و فەزلی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەم دنیای بەشەرەکان نایزانن چونکە خوای گەورە فەرمی لەسەروی ئەخلاقە بەرزەکانی ئەسەروی ئەخلاقە بەرزەکان ئێمە نەمان بینیوە چۆن وەسفی بکەین بۆیە ئەوەی کەەوە حەقیقەتەکەی ئەزانی ئەڵێن بەس خوای گەورەیە ئەزانی چۆنە و گەورەیەکەی چەندە. بۆیە زۆر شاعیرە گەورەکانمان ڕەحمەتی خوایان لێبی کاتێک کە وەسفیان کردووە یەک لەوانە کە بێخودە ئەفەرمێ قورئانی نوعوتی تۆ ختمی بە بەشەر نایە بياخد سيا يا حسان جبريل السنة خانة تمشى فرمي قرآني نعوتيتو وحتى بيغمبر صلى الله عليه وسلم وكو عزيزتي عائشة فرمي قرآني يقبل أنا خلق رشتو وانيا زا فرمي قرآني نعوتيتو أو قرآني كوصف سنايتو يا ختمي ببشرناي بشرناتو يعني ختمي كاوكتو إليه بياخد سيا يا حسان سيا جبريل السنة أخوانا جبريل سنايتوكا بوي إمش كأمره هاتوينا أو هم خلق باشكو ويتو لبر محبته خوش يسي پیغمبر صلى الله عليه وسلم هر كسك ضلي خاوين بي هر كسك لنا خو بدلي شي باك پیغمبري خوش بي صلى الله عليه وسلم أمره جراية چشي أو خوش يسي راية چشي ناتواني ببي اهتمام دان بو روجا لما لو دا بنشيتين هيت شتينكا بوي زيد الخوشية كوا مسلمان الحمد لله محبتي خويان دربرن بو پیغمبرکی خویان اماش علامتی اویه که امتکی زندو و امتکی بو ئێستا جیهانی ئیسلامی بەگشتی و مسلمانان لە گرفتدان ئاڵنگاری زۆریان لە بەردەمدا ئایا هۆکارەکەی دوورکەوتنەوە نەبووە لە بەرنامە و ڕێبازی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێت چەندە پێویستمان پێکەوە پابند بین بە سونەتەکانی ئەو دوورکەوتنەوە و ئەو لێکترازانەی کە لەناو ئومەتی ئیسلامی دروست بووە خاڵی هەرە ڕئیسی ئەگەر تەمەشا بکەین ئەو دووبەرەشە زۆرەیە کە لە نێو مسلمانان هەیە يعني خواي جورا فرمي إنما المؤمنون إخوة باوردارن هموي براي يكترين يعني يتر أو آياتي خواي جوري ما دام أمن اعتقادهم هبي كتو إيمانة هي برا إلا قمت زدابي با فكرة زدابي هر فكرة شي ديك بوي ببرا فأصلحوا بين أخويكم خواي جورا فرمي لبين يك إصلاح بربابكن يكتري كان خوش بأخوات زور جوري زور عظيمة زا أويك كردو أو تفرق زورية كخصيتي أنا ناو ملتي إسلام شر إسلام لقال إسلام كان كامش بوي تشكستي زور جورا لبوما إذا هوكاري جورا أويه وبيغمبري صلى الله عليه وسلم حل صار سر شونك بيغمبري خوا تمشي سيرتي بكين تمشي جياني بكين ببردام زردخانه لسر لي بيبون تمشي لم حالتي كساني بون لنا مزجوتي بيغمبر صلى الله عليه وسلم لما ديني بيروز منافق بون باوريان ببيغمبر نبو صلى الله عليه وسلم أي ناسين شكنا وكاني بيكك للصحابة كان فرموبو لقال أول شيء زردخاني لقال أنا أكرت إمام عمر فرمي يا رسول الله تو أيان ناسي بالا نابيان بين
بەس لەبەروی زاهیرن خۆیان بە ئیماندار پیشاندا بوو کافریش بوون دە ئێستا کە خەڵک مسلمانە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم پێم خۆش نییە خەڵک بڵێن محەممەد هاوڵەکانی یەکوژێ یعنی تەماشا ئەو تەعاملە جوانەی بەڵام ئێمە ئەو تەعاملە جوانەمان نییە پێویست ئەو تەعاملەمان هەبێ مادەم ئیماندارە بە چاوی خۆمانیدا بنین پەنجەی ئەو بە هەموو میلەتی کوفر نەدی کاتمانەوە و سپاس دەکەم بۆ تەشیرینەکانت زۆر سپاس پاداشداتەوە بەڵێ وەک زینیتان لە قەزای ڕەواندۆز یادی لە دایکبوونی پێغەمبەری پێشەوامان درود و سەلامی خوای لەسەر بێت بەرز و پیرۆز ڕاگیرێ مسلمانان بە زۆر شکرۆشەوە یادیەکەنەوە ئەی گرنگە مسلمانان بەگشتی لە هەموو جیهان پابند بن بە ڕێباز و بەرنامەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بۆ ئەوەی جارێک تر مسلمانان عیزەتیان بۆ بگەڕێتەوە بەڵام من ئەگەڕێمەوە لایەوە